کۆمەڵێک لەو خوێندکارانەی کە لەسەر ئەرچی خۆیان لە دەرەوەی عێراق دەخوێنن لە دژی خەرج شایستە داراییەکانیان لەلایەن حکومەتی هەرێم لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی هەرێمدا گردبنەوەکی ناڕەزاییان ئەنجامدا ڕایدەگەێنن جیاوازی کراوە لە جێبەجێکردنی بڕیارێکی حکومەتی هەرێم بۆ پێدانی پارەکانیان. وەک هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا پاڵپشت بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ژمارە 61 لە 9/9 2013 و بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری نەوت و گاز ژمارە 14/25 لە 18/11 2013 بڕگەی 1 بە تەرخانکردنی بڕی 25 ملیۆن دۆلار بۆ ئەو مامۆستا فەرمانبەرانە و گشت دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی بەرنامەی نەفەقە خاسە چوونەتە دەرەوەی وڵات نزیکەی 2 ساڵ زیاترە سەرفکردنی ئەم پارانە ڕاوەساوە. سەرۆکی حکوومەت نەسیروان بارزانانی بڕی 25 ملیۆن دۆلاری تەرخان کرد بەس بۆ پێدانی ئەم شایستە داراییان بە قوتابیان. ئەمە لە کاتێکدایە کە ئەم پارەیە بۆ موچە خەرج کراوە بە ئەوە قسەی وەزارەتی داراییە، بەڵام لە ئاساسەندا ئێمە قەناعەتمان بەوە نییە بەڕاستی، چونکە ئەمە 3 ساڵ مراعاتی بارودۆخی حکومەتی هەرێمی کوردستانمان کردو، دوای 3 ساڵ وەڵام نییە، کەس خۆمان یان بەمانایش کە کەس دەرگامان لێ ناکاتەوە، کەس بە دەم داواکاریەکانمانەوە نایەت. هاوکات بەشێک لەو خوێندکارانە ڕایدەگەێنن هەندێک لە خوێندکارەکان بە واستە پارەکەیان بۆ خەرج کراوە. ئاشکراشی دەکەن ئەوان ژمارەیان نزیکەی 500 خوێندکارە، بەڵام لە ئێستادا زیاتر لە 1000 کەس ناوی لە لیستی وەزارەتی دارایی تۆمار کراوە بۆ وەرگرتنی هاوکاری دارایی. ئەوەی لە وەزارەتی دارایی هەیە ئەڵەن نزیکەی 1000 کەسە، بەڵام ئێمە بە دوواداچوونی خۆمان کردو بۆمان دەوسات دیاری شەرمە داوامان کردو هەموو خەڵک بێت ئەوەی کە ئەم ڕێمایە شمولی ئەکات. تەسەورەکەی لە حدودی 400 بۆ 500 کەسا بێت، 159 کەس وابزان تا ئێستا وەری گرتووە، تری وەری نەگرتو، خەڵکی هەشە مەسەرەن بە شێوەیەکی مەسەرەن واستە و لابەلا وەری گرتو. ئێمە وەکو قوتابیانی ماستر دکتۆرە حکومەت ئەمەی نارتە دەرەوە خوێندمانە و بخۆشی بڕیاری داوە لە ئەنجومەنی وەزارەکەەوە بێ دەبێت پاڵپشتی خوێندن و دکتۆرا ماستێر بکاتن بۆ وەکو توانەسازی پاڵپشتیان دەکاتن، ئێمەش پاڵپشتی بکاتن و ئێمە داواکارین حکومەت هەرێم بڕیارەکەی دیسان تەفعیل بکاتەوە. لە کوردستانە پێشتر بەرنامەی توانەسازی ژەبوو لە ڕێگەی حیزبەوە، لە ڕێگەی ئەم لەلایەن لە ڕێگەی ناسیار و خەڵکەوە کۆمەڵێک کەسەوە بە حەقی خۆی کاندی دەکرا، بەڵام کۆمەڵێک کەسرە بوو لە ڕێگەی ناوچە و لق و مەڵبەند و شوێنەکانەوە گشتی ناوەکان نەزای. لای ئێمەش کۆمەڵە ناوێکی حەقیقی هەیە، بەڵام کۆمەڵێکی تر هەیە وەهمین. لە ساڵی 2013دا بە بڕیاری سەرۆکی حکومەتی هەرێم بڕیاردرا وەزارەتی سامانە سروشتیەکان لە داهات و پارەی نەوت و گازی هەرێم بڕی 25 ملیۆن دۆلار هاوکاری ئەو خوێندکارانە بکات کە بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا لەسەر ئەرچی خۆیان ڕۆیشتوونە بۆ دەرەوەی وڵات، بەڵام دوای جێبەجێکردنی بڕیارەکە بۆ ماوەیەکی کەم کە تەنها 159 کەس لە نزیکەی 500 خوێندکار سوودمەند بوون و هاوکاریەکە ڕاگیرە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.